ئەوان ڕۆژانە دەستیان لە ناو ئاسنە ساردەکانی ڕۆژگاردایە تا هیچ نەبێ بتوانن ژەمێکی گەرم دابین بکەن. هەرچەندە ژیان زۆر ئازاری داون، زۆر ماندووی کردوون، بەڵام ئەوان کۆڵ ناتەن. ئەمڕۆ لە بەرنامەی میوانی تۆین با سپۆنسەری مەریوانی حاجی جەمال لەگەڵ پەرلەمانتاری گۆڕان شاخەوان ڕەئوف دەچینە ماڵێکی دیکە و گوێ لە ئازار و کۆژانیان دەکرین. کاک شاخەوان سڵاوت لێبێ، هەز بە چی دەکەی؟ ئەمڕۆ وەک پەرلەمانتارێک گوێ لە خەمی ماڵێک دەگریت. سڵاو، زۆر سپاس بۆ ئێوە. سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە تەواوی موسڵمانانی جیهان ئەەکەم و بە تایبەتی لە موسڵمانانی کوردستان ئەەکەم. وای گەورە تاعات و ڕۆژووی هەموو لایەکمان قوبوڵ بکات. ئەم بەرنامەی جەنابتان لە ڕاستیا بەرنامەیەکی گرنگە، بەرنامەیەکە لە ڕاستیا خزمەت بە شەری حەوت توێژی کەم دەرامەت و ئەوانەی کە لە خوارهێڵی هەژاریوە ئەکات. بەلای ئێمە وەکو پەرلەمانتاران بە تایبەتی وەکو پەرلەمانتارانی فراکسیۆنی گۆڕان گرنگە کە ئێمە ئەمە وەزیفە واجبی ئێمەیە. هەمیشە ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان و پەرلەمانتارەکانی گۆڕان لەناو خەڵکو و لەناو کوچە و کۆڵانەکان و لەناو ماڵە هەژارەکانی لە هەرێمی کوردستان، چونکە خۆمان بە نوێنەری خەڵکی فەقیر و هەژارە زانین، خۆمان بە نوێنەری هەموو شەریحەکانە زانین لە هەرێمی کوردستان. هەست بە چی دەکەی کە لە وڵاتێکدا بین پڕ بێ لە نەوت، پڕ بێ لە داهات، وڵاتێکی دەوڵەمەند بێ، بەڵام لە هەمان کادا ئێمە ئێستاش ماڵە هەژارێک چاوەڕێ ئەوە بێ کە ئێمە گوێیان بۆ بگرین، پەرلەمانتارێک گوێی بۆ بگرێ، ئاوڕی بۆ باتەوە. بەداخەوە ئێمە بەسەر دەریایەک نەوتی. ئێستش لە وڵاتی ئێمە جیاوازی چینایەتی ئەوەندە زۆرە، بەشێکی لە ئاسمان و بەشێکی لە ئەرزە و نەبوونی عەدالەتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان وای کردووە لە ڕاستیە ئەم جۆرە ماڵانەش هەبن، ئەم جۆرە خەڵکانەش هەبن. بەداخەوە ئەمە لای هەمومان جێگەی ناڕەحەتی و نیگەرانیە و ئەمە واجب و وەزیفەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بە یەک مەسافە بەبێ جیاوازی سێری هەموو خەڵک بکە و بتوانێت جۆرێک لە عەدالەتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە پەیڕەو کرێ بۆی ئەم جۆرە خەڵکانە یا ڕوونتر بڵێم جیاوازی چینایەتی ئەوەندە زەق و ئەوەندە ڕوون نەبێت و ئەنا چونکە وای لێ هاتووە ئێستا یعنی ئەگەر ئینسان وجدانی هەبێت بڕوات گەڕەکە هەژار نشینەکان و کۆڵانە هەژارەکان و ماڵە هەژارەکان بەسەر کات و ئەمەندە زۆرن. ئێستا ئەتوانم بڵێم یعنی حکومەت مەسئولی یەکەمە لە دابینکردن و ژیان و گوزەرانی ئەم جۆرە ماڵانە، ئەم جۆرە خەڵکانە کە وەزیفەی حکومەتە بتوانێت ژیانی ئەمانە باش بکە، ژیانی ئەمانە خۆش بکە. پێشووتر باسمان کرد ئێمە بەسەر دەریایەک نەوتین لە هەرێمی کوردستان. ئەم نەوتە حەقوایە لە خزمەتی خەڵکی کوردستان بێت، باشە خۆش گوزەرانی بۆ خەڵکی کوردستان دروست بکە، ئاسوودەیی بۆ خەڵکی کوردستان فراهەم بکاتوانە. لەبەرەوە ئەمە بەلای ئێمەوە بابەتێکی گرنگ و بابەتێکی مۆزوعیە بتوانین لە ڕاستیا ئەم جۆرە خەڵکانە لە ڕاستیا لەم ناڕەحەتی و نەعەدالەتیە لە ڕاستی لەم قۆناغەوە بگوازینەوە بۆ قۆناغێکیکە. بەڵێ داهاتی ئەم ماڵە لەسەر فرۆشتنی ئەم ئاسنانەیە و ئەم سندوقانی کە لە ناویایە و وە کۆکردنەوەیانە. من و تۆ با پێکەوە بچینە ژوورەوە بۆ ئەوەی بزانین چیرۆکی ئەم خێزانە چۆنەوە، بینەران و سەرمایەدارانیش ئاگادار بن. فەرموو. سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. من پەرچەم قەرەداخی لە بەرنامەی میوانی توین لەگەڵ پەرلەمانتار شاخەوان ڕەئوف هاتووین گوێ بگرین لە چیرۆکی ئەم خێزانە. ئێوەش دەتوانن بینەر بن. خانمگیان سڵاوت لەبێ، دەمەوێت سەرەتا بەوە لەگەڵ تا دەست پێ بکەم ژیانتان لێرە چۆن دەگوزەرێ و خاوەنی چەند مناڵن؟ خاوەنی 2 مناڵین. دەمە لەوە دووە کرێکە مێردەکەم دەستی شکاوە، تا حاڵی تەقیوە، ئیشی ئاسنۆپلاستی کوشتی واکە. خۆشم ئەگەر ئیشی ماڵان ئیشێک هەبێ دەیکەم، ئەگەر نەبێتیش ئیتر هیچ ژیانمان قورسە گوزەری. جارێ وایە کرێخانۆکەمان بە سەختی بەرگوزارە بێ، جارێ وایشە خەڵکی یارمەتیمانیان خێرەکەن کۆیەکەین هۆیدێ. بڕی کرێخانۆکەتان چەنەکە هەموو مانگێک دەبێ بیتن؟ 150,000 پێشتر 200,000 و لەبەر نەبوونی بارمان کرێدا هاتی. ئێستای شاوجۆرە ناتوانین دابینی مناڵەکانمان بە تەواوەتی ئەرکیان دابینکە.
مامەگیان تۆ ڕۆژانە کە ئیش دەکەیت ئاسن کۆ دەکەیتەوە؟ باشە ئەگەر باسێکیەوەم بۆ بکەیت چۆن ئاسن کۆ دەکەیتەوە و داهاتی ئەو فرۆشتنی ئەو ئاسنە چەندێکە کە بەڕێزە لە ڕۆژەکە دەستە دەکەوێت. ئەم ڕۆژانە ئەگەڕم مەسەڵەن بە 2 ڕۆژ 3 ڕۆژ اینجا هێنم کۆیەکەم یەکەم گۆنیەوە لە حەوشە خۆ خۆتان بینیتان کۆیەکەمەوە دایانم دابێتە 2-3 ڕۆژ بە 3 ڕۆژ جارێکە بم 30,000 ئاوا پارە بۆ قرس بەسێتە منیش لەوەی ئیشیکە لەبەرەوە دەشەم شکا و تۆزێ نەخۆشیم لەگەڵا تر ناتوانم ئیشی قرسکەم و ئیشکە تر لەگەڵ یا بکەم هیچ ئاسنەکەش مەسێتر جار وایە ئەی کڕمەوە جار وایە کۆیەکەمەوە لە سەر خۆڵەکوانەوەوانەوە ئاوە بۆچی دەگریت؟ یعنی ئەم فرمێسکانی تۆ بۆچی شتێکە؟ وڵی لەبەرەوەی کە ناتوانین ژیانی منداڵانە دابینکەین وەکو منداڵی خەڵک بڕۆنە شوێنی تایبەت بژین بە ئیزراقەت وەکو مناڵی خەڵک نیمەجل و بەرگیان بۆ بکەم لە ناو خەڵکان ناتوانم کرێخان وەگەم دابینکەم. کاشاخوان لەم ماڵایەن کە ئەوەی کە ئێستاکەی گوێمان لێە دایکێک ئازاری ئەوە ئەچێژێت کە ناتوانێت وەک پێویست ئەوەی مناڵکی داوایە کا بۆی دابینکات یا خودکرێخانوویەک دابینکە ئایا ژیان ئەڕوا بەڕێوە بە کۆکردنەوەی ئاسن؟ زۆر سوپاس بۆم دەرفەتە دیارە ئەم ماڵە لە لای هەمومان بە تایبەتی لای ئێمە ئەم ماڵە زۆر جێگەی تەقدیرن ماڵێکن یعنی من لە داخەڵبوونم بۆ ئەم ماڵە لە یەکەم ساتی داخەڵبوونم بۆ ئەم ماڵە هەست بە ئازارێکی زۆرەکەم هەست بە ناڕەحەتێکی زۆرەکەم بەداخۆ ینی لە مجتەمەعی ئێمە لە وڵاتی ئێمە ینی بەسەر دەریایەک نەوتۆین ماڵی لەم جۆرە هەیە کە ئێستش بۆنەوەنە ناتوانن ژیانی ڕۆژانە دابینکەن ناتوانن بژێوی ڕۆژانی خۆیان و ماڵ ناڵێن دابینکەن و دیاری بکەن. ئەم وڵاتی ئێمە دەریایەک نەوتی هەیە ئەم وڵاتی ئێمە کۆمەڵی داهاتی زۆر باش و گەورەی هەیە ئێستش وای لێ هاتووە جیاوازی چینایەتی بەشێکی لە ئاسمانە و بەشێکی لە ئەرزان یعنی وای لێ هاتووە ینی تەبەقەکان ئەوەندە جیاوازن ئەوەندە فەرقیانەیە ئەم جۆرە خەڵکانە خەریکە لە ناو مجتەمەعاوەنی وەکوینیان لێ دێتوانە لەبەرەوە ئەم جۆرە ماڵانە لای ئێمە زۆر گەورن وحەقوایە هەموو ئینسانێکی باش هەموو مرۆڤێکی باش هەموو ئەو خەڵکانەی کە خاوەنی سەرمایە گوزاری و خاوەنی پارە و داهاتی خۆیانی ڕۆژانە و مانگانە ئەوانن بتوانن هەرێکێک لە ئاسی خۆی کۆمەکی ئەم جۆرە ئینسانانە بکە کۆمەکی ئەم جۆرە ماڵە زۆر باشانە بکە کە لە ڕووی تربێت و لە ڕووی هەڵسوکەوت و ئەوانەوە ئەمەندە باش و ڕێک و پێک و محتەرەم و مؤدەبن چونکە ئینسان لە یەکەم دەقەی داخەڵبوونی ماڵەکان و هەستی پێەکەی کە ئەم ماڵە خاوەنی تربێتێکی جوان و پەروەردەیەکی جوان و ئەوانەیە بەڵام بەداخۆ کە زروفەکە وای لێ هاتووە ئێستا زروفی ئابووری خێزانەکان بەشی زۆری خێزانەکان ئەتوانم بڵێم لە خوار هێڵی هەژاریەوەیە ئەم جیاوازی کە دروست بووە لە ڕاستیە ئەمە حکومە لێ مەسئولە حکومە لێ بەرپرسە لەبەرەوە حەق وایە حکومەتی هەرێمە ڕاستی زۆر بەوردی بین لەم جۆرە خەڵکانە بکاتەوە چونکە ئەمە پێویستی بۆیە لە ڕاستیە لە وڵاتی ئێمە جۆرێک لە عەدالەتی کۆمەڵایەتی هەبێ هەمومان کار بۆ بکەین چۆن لە داهاتوە نەمانی جیاوازی چینایەتی و عەدالەتی کۆمەڵایەتی بەرپابێ لە هەرێمی کوردستانە کار بۆ ئەو کرێ کە چۆن خزمەتی تاک بە تاکی ئەم وڵاتە ئەکرێ خزمەتی ئەم جۆرە خێزانانە ئەکرێ و من لێرەوە داواکەم لە هەموو ئەو خەڵکانی کە سەرمایە گوزاری ئەەکەن و خەڵکی دەوڵەمەندن خەڵکی خێرخوازن بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە بتوان لە ڕاستیان مرونەتی گەورە و گەورەی خۆیان بەجێ بێنن بێن سەردانی ئەم جۆرە ماڵانە بکەن و کۆمەک و هاوکاریان بکەن لەبەر خاتی مانگی ڕەمەزان کە یعنی مانگێکی پیرۆز و گەورەیە لە لای هەمومان و خی گەورە تاعەت و ڕۆژوی هەموو لایە قوبڵ بکە لەبەرەوە بەڕاستی من جارێکی کەتەکی دەکەمەوە ئەم جۆرە ماڵانە لە هەر شوێنێک من لە لای ئێمە لەسەری هەموو شتێکۆن لەسەر سەرمانن واجب و وەزیفەی هەمومانە بەڵام تۆ خۆش دەزانی ینی پەرلەمانتار و ئەوانەی کە ینی لە ڕاستە ئەتوانم بڵێم ئینتیبایەکی هەڵە لەسەر پەرلەمانتار و ئەوانە دروست بووە خەڵک لێرە و لەوێ کە باسی پەرلەمانتارەکات خواشایەتە ینی بەشێکی زۆر لە پەرلەمانتارەکان لەگەڵ ناڵم ئەم جۆرە خێزانانە بەڵام لەگەڵ خێزانە خوار مامناوەندەکانیشە هیچ فەرقێکی نییە لەبەرەوە ینی ئەو ئینتیباعی کە لەسەر ئەندام پەرلەمان و پەرلەمانتار دروست بووە ینی هەڵەیە بەڕاستی چونکە
پەرلەمانتار هەمووی بە یەک مەسافە زەختێکی زۆری لەسرە هاوکاری خەڵک ئەکات دەستی بە ینی بە خەڵکەوەی ئەوەی کە پێی کراوە لە ڕاستی درێخی نەکردو ئێمە لانی کەم لە لای خوای گەورە و زەمیر و وجدانی خۆمان لە هەموو شتێک لە ڕاستی ئینسان مرتابکە ئەمە هەموو شتێکە ئەمە هەموو سەرمایەیەکە چونکە لە دنیا سەرمایە و کۆکردنەوەی سەرۆت و سامان و ئەوانە یعنی ئەمە چڵکی دەسە ئەمڕۆ لای مەجموعەیەکە و بەیانی لای ئەوەیە لەبەرەوە ئەوەی بەلای منەوە گرنگە بمورە لە ڕاستیە خزمەتکردنی خەڵکە و ئینسان ئەو کاتە ینی خۆی هەز بە ئاسوودەیەکا کە خۆی بە خزمەتکاری خەڵک زانێت ئەوەی لەم ماڵەیە کە بینیت تەنانەت کەلوپەلەکانی یاخۆت پێویستیەکانی ئەم ماڵە وەکو ماڵێکی یاسایی نییە ناتوانانی تۆ ئێرە ناو بنیت ماڵێک چکە ماڵ ئەبێ لە هەموو پێداویستی لە بچووکترین تا گەورەترین شتی هیچ نەبەلانی کەم هەمووی دابین کرابێ ئایا چی شتێکی ئەم ماڵە تۆی ئازاریە ئەم ماڵە ینی هەموو شتی ئەم ماڵە ینی باشی ئینسانەکان کە من هاتم داخل بووم لە هاوسەرەکەی و لە خێزانەکەی لە ڕاستیە تێگەشتم لەوەی کە ئیتر ئەمانە زۆر ناڕەحەتن لەباری دەرونیەوە زۆر تێکچوون ینی خۆشیان و مناڵەکانیشان پیانۆ دیارە و ینی ئەمە ئەم جۆرە ماڵانە لە ڕاستە ئێستا بەدەگمەن هەیە لە سێمانیاکە کە لەبری بۆ نمونە کومبار و ڕاخەر و ئەوانە ئەم پارچە قماشیان ڕاخست و دایان خستووە لە ڕاستیە ئەمە ئەوەندەم ئازاری منی داوە هەتا ماوەم بیرم ناچێت. خاتونگیان ئێوە چەند جار بەهۆی نەبوونیەوە ماڵتان گواستوەتەوە بۆچی ماڵتان گواستوەتەوە پێم وابێ پێشتر کە بە دوواداچوونم کرد بۆ ئێوە زۆرێک لە گراوسەکان یاخود ئەو شوێنەی کە بەڕێزت باجیت لە یەکێ لە قوتابخانەکان باسێوەیان کرد ئێوە لەبەر نەبوونی چەند جار ماڵتان گواستوەتەوە. وڵی لەبەرەوەی توانای کرێخانومان نەبوو لە خانووی کابوون کابرا فرۆشتی مانگی بە 100,000 باران بوو بەفر بوو هەمووی ئاو هاتە خوارە و ناچار بوون کە پارکەین ببینم خانووی چوینە خانوویەکی 200,000 و لە زستان نبوو. ئێتر دوایین لەوەی شەمانگی 200,000 بوو دوسێ مانگمانەوە نەماتوانانی 200,000 کە جۆرکەین ناچار بوون بە گەڕم بە دوای خانووە ئەمەم دەستکەوتووە ئەمیش مانگی بە 150,000 ئێستا ئەمەشم بە زەحمەت و بە نەبوونی و بە ناتواوی بۆم جۆرە بێکە کرێخانەوەکەم بدە. کرێخانەوەکەمان بەتەمابووی بێن کابرا ئەو کابراوەکە لێوە ماوە کرێکردووە هی خۆشکەکەیەتی هی خۆشکەکەتی یاڵێ نەخۆشەوەش پارەکەی پێویستە 150,000ەکەمایە 1 دینارمان پێ نەماوە تا 3-4 ڕۆژ پارەمان پێ نەبووە تەرسا خانەوەکە خۆی دو چەند ڕۆژ 125,000 بۆیە نانەوتین کەسێکە بەخێر هێناردووە تا 3-4 ڕۆژ پارەمان پێ نەبووە. مناڵەکانە پرسیارە لێ ئەەکەن پێت بڵێن بابە بۆ ئێمە لەو دۆخین یاخود بە جۆرێک ئازاریان با کە ڕۆژێک نەتانتوانی بێ چێشتێکی گەرم دابینکەن بۆ ئەوی کە مناڵەکانتان بیخۆن بێکەوە لەسەر سفرەیەک بن کە دوور بن لە خەم قەت هەبووە ئەم شتانە ئەم جۆرە پرسیارانە بوو بێتە هۆی ئەوەی کە تۆی وەکو باوکێک ئازاریا بێت؟ وەڵێ جەروە مەسەڵ کۆڵانەکان لە دەرەوە مناڵەکان جیرانەکان ئەڕۆنە دەرەوە یا هێنابنەر بۆ خۆم ئەوەش پێم نەڵڵ سریانەکەم خۆم پێم ناخۆشەوە ئەبینم ناڵی مەچێ دەرەوە ئێمە نیوانە بێتر هەرپنیان بۆ خۆی خەڵ پێ هێن ناوێت مرتاح ناوێت. بۆ بیانۆی شتێکی گەردێنم بووە توتی مناڵ خەڵکەیە من نیمە وتمە نیمە ڕۆڵ چی بکەم. کاک شاخەوان گریانی ئەم دایک و باوکە هەست بە چیەکی لە ناخەوە لە کاتێکە دەبینیت هەندێک جار پێشتر باسێوت کرد هەندێک پەرلەمانتار دۆخی بەو جۆرەش باش نییە هیچ پەرلەمانتارێکی لە دۆخی ئەم دایک و باوکەیە بێت. نەخێر ئەوەی کە ئێستا من بینیومە هیچ کەسێکم نەدیوە لە ڕاستیە هەیە لە ڕابردوو دیومانە و ئێستش لە شوێنەکانی کە هەیە لە ڕاستیە لە هەموو ناوچەکانی کە ئەم جۆرە خەڵکانە هەیە بەڵام یعنیتوانم بڵێم ئەمان لە خوار زۆر هێڵی هەژاری شۆن و دۆخی ئەمان لە ڕاستیە دۆخێکی ناجێ گیرە و لە باری دەرونیەوە تەسیری لێکردوون لە خۆیان لە مناڵەکان و زۆر ناڕەحەتن هەتا ئەمە ئێستا ئەم جۆرە قسەکردن و داخەڵبوونەی من بۆ ئەم ماڵە و بینینی ئەم دۆخی ئێستا لە ڕاستیە تەسیری لە باری دەرونیەوە لە منیش کردووە من ناڕەحەتم ینی
لەبەرەوە توانم بڵێم ینی هەمومان نیگەرانی لەم دۆخی ئێستا و ئەم دۆخەش لە ڕاستیە ئەمە حەقوای حکوومەتی هەرێم ئەنی لە داهاتوویکی نزیکە بیل لە معالەجە و چارەسەری ینی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان و موچە خۆرانی هەرێمی کوردستان بکاتەوە چونکە ئێستا بەداخۆ ئێمە لە دۆخێکی ناجێگیر و لە دۆخێکی نالەبارین لە ڕاستیە هەم جگە لەوەی کە حاڵەتێک هەیە پێوترە حاڵەتی کۆرۆنا ئەوانە بەڵام لە سەروی ئەمانەوە قەیرانێکی دارایی گەورە بۆنونە ئێستا لە هەرێمی کوردستان دروست کراوە هەیە بەداخۆوای لێ هاتووە ینی هەم دواکەوتنی موچە و نەبوونی موچە ئەوانش تا ڕادەیە لە ڕاستیە ینی دەستی مەجموعەیە بەڵام لە هەمان کاتا وەزیری دارایی گۆڕانە وەزیری کاروباری کۆمەڵایەتی گۆڕانە بۆ لە ڕێگەی ئەمانۆن یعنی نەتوانراوە شتێک بکرێت کە لە کاتێکە ئێوە پێشتر دروشمی بزوتنەوەی گۆڕانەوە بوو کە کارکردن بێت بۆ ژنان بۆ کابانی ماڵ ئەمانە بۆتە ڕێگەر وەزیری دارایی لە چەند ڕۆژی ڕابردووە لەوەی جەنابتان بزانن کاک ئاواتی شەژدەنام ڕوونکردنەوەیکی زۆر ورد بۆ ڕوونکردنەوەیکی زۆر حسابی لەسەر ڕێکەوتنە سیاسەکانی بینی هەرێم و بینی ناوەندا ئەوانە ئەوەی کە بابەتی مۆزوعی گرنگ بوو ئەوەی کە وەزیفە واجبی کاگاواتی شەرجەناب بوو درێخی نەکردووە و درێخیش ناکات بە وردی بۆ هەموو خەڵکی کوردستانی ڕوون کردوەوە بە چاوەڕوانی زۆری داوا بە خەڵکی کوردستان ئەوشی پەیوەندی هەیە بۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی من زۆر لە نزیک و ئاگامدێتی لە هەموو شوێنەکانی کوردستان لە زاخۆ تاکفری بە یەک مەسافە بە بێ جیاوازی خۆی مەیدانیە سەردانی ماڵە فەقیرەکانی کردووە کۆمەکی 100,000 هاوکاری بۆ نمونە ماڵە هەژارەکانی کردووە کۆمەکی سەبەتە خۆراکی ماڵە هەژارەکانی کردووە ئەتوانم بڵێم وەزیری کاروباری کۆمەڵایەتی کە وەزیرێکە ئافرەتە یەکێکە لە ژنە زۆر ئازاکانی بزوتنەوەی گۆڕان یەکێکە لە وەزیرە زۆر ئازاکان لە ڕاستیا کە هیچ درێخیەکی نەکردو ئەوانە چونکە ڕێگریانە چییە کە بۆ وەزیرەکانی ئێوەش دروست دەبێت دیسان و ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی دوو حزبی سیاسی کە لە هەرێمی کوردستاندا بۆنیان هەیە هەمومان ئەزانی کە دەسەڵاتی ڕەها لە هەرێمی کوردستان دەست لەم دیوی دێگەڵەوە بۆ نمونە لە لای کێ لەو دیوی دێگەڵەشۆ لە لای کێیە و ئەوەی اقتصاد و داهات و دارایی ئەم وڵاتەیە لای هێزە سیاسیەکانە کە لە هەرێمی کوردستان بە دەرەجەی یەک بۆ نمونەکە کە ئێستا ینی حکوومەتیان تشکیل کردو ئەتوانم بڵێم کە بریتە لە پارتی و لە یەکێتی لەبەرەوە ئەوەی کە وەزیفە واجبی تیمی بزوتنەوەی گۆڕانە لە حکوومەت هیچ دێخێکی نەکردووە ئەتوانم بڵێم تا ئەو جێگەشی کە پێیان کراوە لە ڕاستیە بە زیادیش وەزیفەکانی خۆیان هەنجێبەجێ کردووە وەڕوونکردنەوەی وەزیرەکانی ئێمە وەزیری دارایی وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەزیری ئاوەدانکردنەوە وەزیری بازرگانی لە ڕاستیە لە هەر جێگەیەکە مقابلە کراون و وەکو پێویست ڕوونکردنەوەی باشیان داوە و لانی کەم ئەتوانم بڵێم ئەوان لە بەرامبەر یعنی خەڵکی کوردستانە زەمیر و وجدانی خۆیان ئاسوودە کردووە ئەوەی کە پێیان کراوە درێخیان نەکردو. دەستخۆش خاتون ڕۆژێک کە ئێوە بەم شێوازە ئەژین یعنی ڕەنگە چەند ڕۆژێک کە ژەمار دووبارە بێتەوە چۆن لەگەڵ هاوسەرەکەتا چۆن ورەتانیاوە بە خۆتان کە ئەم کاردانەوەی کە ئێستا هەتانە و چاوتان پڕفرمێزکە و ئەم گریانەتان لە بەردەمی مناڵەکانتانە نەینوێنن بۆ ئەوەی کە مناڵەکانتان بێورە نەبێت وا ڕابێ لەگەڵ ئەم ژیانەیە هەبووە ڕۆژێک مناڵەکانتان بچنە دەرەوە ئێوە دانیشت بێتن بەیەکەوە گفتوگویەکتان کرد بێ لەبارەی نەبوونی و هەژاری خۆتانەوە چۆن نەبووە هەزار جار هەبووە بەڵام لە ناچاری چی بکەن لەبەر مناڵەکان ئەڵێن باکەدێ خەفەت نەخۆن ناڕەحەت نەبن مەجبورین لەوان بیشارینەوە چۆن نەبووە هەزار جار بۆ من خۆم گریاوم لەبەر نەبوونی لەبەر نەداری لەبەرەوەی کە نەتوانین مناڵەکانمان بە جوانی دابینکردن وەکو مناڵی خەڵک جلی جوانیان بۆ کەنیا کە بیانێنە ناو مناڵی خەڵک یا بیانێنە پۆلێ خۆلێش کتێوخانە هیچ نەمتوانێت تا ئێستا کچەکەم پۆلی هەشت تا ئێستا نەمتوانێت کتێبێکی مونەزەمەی بۆ دابینکەم بەڵام بتوانێت دەرسەکانی بخوێنێ. مامەگیان تۆ لە ژیانی خۆتە چی شتێک هەبووە بە تایبەت کە مناڵەکە داوای کرد بێ و ئازارێک بێ لە ناخی تۆیە کە ڕۆژانە بیڵیتەوە شتێکی وا هەبووە چیرۆکێکی لە پشتەوە بێت کە ئێستش ئازاری پێ بچێژی بەڵام لە لای مناڵەکان تا دەری نەبڕیت دەروە مناڵەکان ڕۆنە دەرەوە مەسان کوڕەکە ئەڕاتە دەرەوە مناڵی خەڵکی مەسان موبایلی پێ یاریەکەن بەدەینەوە چارە خۆماتومەتەوە مەسان بینیمە لایەنەوە ساوە سێری کردویان کرد خۆم شەرم کرد لە خۆم پێم ناخۆش بووە هاتوومەتەوە لە ماڵەوە گریاوم
ئەوان مۆبایل وشتیان پێ بوو ئەم پێنەوە بتوسێ هاوڕێ بوو هەستە بچی کردووە لەو کاتەدا خۆزگە مەخواز کرد نە من لاتای من دنیا یانا ئەوانیش منداڵی بووە کاک شاخەوان فرمێسکی ئەم باوکە کە لە بەردەمتە و تۆش پەرلەمانتارێکی ڕاستە ئێوە تەنها لە ئێستا توانن گوێ لە خەمی بگرن بڕیار لە لای ئێوە نییە لەوانێ بەشێک بن لە بڕیارەکان بەڵام دەسەڵاتی تۆ نییە کەم پیاو ئەم فرمێسکانە ئەڕێژێت هەست بە چێکی لە ناخەوە چی پرسیارێکی کە ئێستا خۆت دەگەڵ خۆتە ئەیکەیت من هەستەکەم کە یعنی ئەم پیاوە زۆر ناڕەحەتە و ئەم پیاوە لە ڕاستیە گەشتوتە تینی و پێوەی دیارە هیچ ئینسانێک ناتوانێت لە ڕاستیە لە خۆیەوە بگری و گریانیش لە خۆیەوە لە ئەنیەتێنی لە خۆیەوە نایەت هەموو ئینسانێک ئەگەر زۆری بۆ نێ لە ڕاستیە ینی ناڕەحەت نابێتوانە لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم لە دوای ئەم بەرنامە لەسەرم خێزانە لەسەر وەزیری کار لەگەڵ وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئەکەومە سەرخەت قسە ئەەکەم باشە و لەگەڵ لایانی پەیوەندیدار ئەەکەومە سەرخەت قسە ئەەکەم بۆی بتوانین لە ڕاستیە چی ترمان پێ بکرێ بۆیان بکەین و منەوەنداڵێن پەرلەمانتار نوێنەری خەڵکە حەقوایە هەمومان لە ڕاستیە کۆڵان بە کۆڵان ماڵ بە ماڵ باشە دێ بەدێ گەڕین بۆی بتوانین معاناتی ئەم جۆرە خەڵکانە باشە بە هەموو خەڵک بگەێنین وانە بتوانین لە ڕێگەی کەناڵەکانی جەنابتانەوە لە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن لە ڕاستیە بەبێ جیاوازی لە یەک مەسافە ژیان و گوزەرانی ئەم جۆرە خەڵکانە بۆ نمونە بە خەڵکی سەرمایه‌دارەکان و دەوڵەمەنە گرنگەکان و دەوڵەمەنەکان ئەوانەی کە خاوەنی سەرمایە گوزاری باش و ئەوانن بۆی بتوانین لە ڕاستیە لەم مانگی ڕەمەزانە یا لە هەموو مانگەکانی کا لە ڕاستیا کۆمەکی ئەمانە بکەن و خزمەتیان پێ بکەنوانە چونکە ئیتر ئەمە دۆخێک ئەمە دڵنیام ئەم خێزانە سەربەرزە ئەم خێزانە جوانە ئەم خێزانە ینی محتەرەم و نەجیرەی کە ئێستا من هاتوومەتە ماڵیان ئەمانە ینی تا زروف و زەمانە ئەگۆڕێت و لەم جۆرە و لەم دۆخی ئێستا نامێنێن و من دڵنیام وێ دەکەم لەم قۆناغی ئێستەوە ئەچنە قۆناغێکی باشتر و خۆشتر و ئەوانە ژیان ئەگەر هەمووی خۆشی بێ هەر زۆر ناخۆشە و ئەگەر ژیان هەمبووی ناخۆشی بێ لە ڕاستیە ئەمە گەورەترین کۆست و گەورەترین کۆست و ئەوانەیە لەبەرەوە من دڵنیام وێ دەکەم ئەم ماڵە جوانە ئەم ماڵە ینی کە هەستەکەی بۆ نمونە ژن و پیاوەکەی یەک لە یەک محتەرەمتر و نەجیبترن و ئەوانە لەم دۆخەی ئێستا لە ڕاستیە ئەچنە دۆخێکی باشتر و ئەوانە ومێ دەکەین پشتیوان بەخوا هەموو لایەکمان وەکو پەرلەمانتاران لە هەرێمی کوردستان بتوانین خزمەت بکەینەوە من جارێکیکە تەکی دەکەمەوە حەقوایە هەموو پەرلەمانتارەکان بەبێ جیاوازی ماڵەکان بۆ نمونە گەڕەکان کۆڵانەکان لە ڕاستیە بەسەر بکەینەوە چونکە ئێمە نوێنەری خەڵکین خەڵک دەنگی پێداوین لانی کەم ئەو 4 ساڵی کە لە پەرلەمانین بتوانین لە ڕاستیە زەمیری خۆمان مرتاحکەین و من بەش بە حاڵی خۆم باشە پێشتریش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووم و دواتریش ئێستا لە پەرلەمانی کوردستان هەمیشە بە یەک نەفەس کارم کردووە بە یەک مەسافە کارم کردووە هەمیشە خۆم بە خزمەتکاری خەڵک زانیوە هەمیشە خەڵکی کەم دەرامەت و خەڵکی فەقیر و هەژارم خستوتە سەر شانم خستومەتە سەرسەرم تا ئەو جێگەی پێم کراوە لە ڕاستیە لە ڕێگەی عیلاقاتی شخصی خۆمەوە لە ڕێگەی هەتا بۆ نمونە ئەوەی کە پێم کراوە لە ڕاستیە بۆ نمونە لەوەی غەدریشم کردوێ زۆر جار غەدرم کردووە لە ماڵ و مناڵەکەی خۆم لە ڕاستیە بەس بۆ ئەوی بتوانم کۆمەکی بۆ نمونە خێزانێک دوان وسییان و ئەوانە بکەین لانی کەم بۆ نمونە بتوانین لە مناسبەکانی جۆژنەکان بۆ نمونە ڕەمەزانەکان و مناسبەکانی کە بتوانین کۆمەکی ئەم جۆرە ماڵانە بکەین کە ئەمە واجب و وەزیفەی ئێمەیە لە ڕووی دینی و لە ڕووی شەرعۆ لە هەموو ڕوویەکۆ واجبی ئێمەیە کە بتوانین خزمەتێکی بچوو بەم جۆرە خێزانانە بکەین ئەم جۆرە خێزانانە زۆر گەورن لە لای ئێمە ویان خێنە سەرمان تاجی سەری ئێمە دەستخۆش سپاس بۆ تۆ خاتون گیانەگە لە کۆتاییدا پەیامێکت هەبێت یاخود داواکاریەکت هەبێت بتەوێت لە ڕێگەی بەرنامەی میوانی تۆ بیگایێنیت وڵی کۆتاکە داواکاریم وەستە خوان لە ڕازی بێم زەحمەتیان کێشا گەورەمانیان کردێ ئێمە ئاو جۆرە حاڵمان ئەگەر خانومان هەبووەدا بمەدوانێ خەندە خانۆکەی خۆمە هەر چۆنێ بووەدا نانوشکیش بووەدا بوو مناڵەکانم هەر بازم دابین مەکرد بەس کۆچ بە کۆچ و کرێخان و بە خانم پێ ناکرێ یا کرێخانم پێ نەدرێ ساحەبخان و تەلەفۆن کامەویست سەرژۆڕی ناو خەڵک ببوو بابەگیانەگەر تۆ شتێکت هەبێت لە کۆتایی یا بتەوێت یاخود داواکاریەکت هەبێت تۆ لە ڕێگەی بەرنامەکە و بگەێنی سپاس دەکەم ممنون دەستان خۆش بخوا خێتان وەرسێ حەجەتان کێشە بەڵام ڕەمەزانە کۆت نەجێتەوە هەموو چێتر خۆتان ماڵەکەتان دیوە وازی ماڵی منتان دیوە ئەگەر کەدەقە کرێکی نەبووێتەن و خانووی شتێک خانوویکی تۆدا هیوانێک
شتێکی واتە کە لەم کرێکێت یا ڕزگارمان واتە هەر بەرە حاڵ ژیان و یان تۆزی ئاسوودەتر بووین. بەڵێ بینەرانی خۆشەوی سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون. من و کاشاخەوان گوێمان لە چیرۆک و خەمی و بینەری فرمێسکەکانی ئەم خێزانە جوانە بووین. هیوادارم سەرمایەداران کاتێکم بەرنمەیە دەبینن دەست بەجێ ویژدانیان بجوڵێت و پەیوەندی بکەن بەم خێزانەوە بۆ ئەوەی هیچ نەبێت هاوکاریان بێت. ناکرێت باوکێک لەو تەمەنەیە بە سەرێکی سپیەوە ئێمە فرمێسکەکانی ئەو باوکە ببینین. بە هیوام ئەم بەرنمەیە ئامانجەکەی ئەوە بێت چینێکی هەژار ئێمە بتوانین کەمیکەینەوە دەست بخەینە سەر برینەکان و پێکەوە بەبێ بیرکردنەوەی سیاسی بە هەر ڕەنگێک بیت گرنگ نییە، گرنگەوەی تۆ خزمەت هێ بکەین. سوپاس کە تا ئێستا بینەری ئێمە بووین. کاتێک خۆش.